Hello, my name is Claudio Maradona. I have 30 years. من ناوم کلاودیۆ مارەدۆنایە و تەمەنم 30 ساڵە. نەورۆز یانەکەمە و ژیانمە. من ئەم تیپەم زۆر خۆش دەوێت. سلێمانی و خەڵکەکەیشیم زۆر خۆش دەوێت. حەزیشم لە بەرازیلە کە وڵاتی خۆمە. من لە نزیک پارکی دایک دەژیم، شوێنێکی زۆر خۆشە، چونکە تەنیا 5 خولەک لە بازاڕی سلێمانیەوە دوورە. زۆر ئارەزووی خواردنی بریانی دەکەم. نەورۆز بۆ من زۆر گرنگە و یانێکی زۆر باشە و هاندەرێکی زۆری هەیە. لەگەڵەوەشدا یاریگایەکی ناوازەی هەیە و لێرە زۆر دڵخۆشم. I'm very happy here. Every memory. خۆشترین یادگاری من لەگەڵ یانەی نەورۆز یاریەکەی هەولێر بوو کە دێربی کوردستان بوو. ئەنجامەکەش 4-2 بوو. لە یاریزانە کوردەکانی یانەی نەورۆز بە هەر یەک لە محەممەد دلاوەر و باکۆ و ڕاستگۆ زۆر سەرسامم. جگە لە نەورۆزیش شێرکۆکەریم لە هەولێر و سیپیان لە یانەی زاخۆ زۆر هاوڕێمن و یاریزانێکی زۆر باشن و سەرسامم بەوانیش. لە کوردستان یاریزانی زۆر باش هەیە و گرنگە دەرفەتیان پێ بدرێت تاکو یاری بۆ هەڵبژاردەی عێراق بکەن. زۆر گرنگە هەڵبژاردەی بەرازیل ئەرکی ڕاهێنەرایەتی بە ئەنچیلۆتی داوە. ڕاهێنەرێکی زۆر باشە. پێشتر ڕاهێنەری میلان و چێلسی و پاریس سێن ژەرمان بووە. بەرازیل خاوەنی یاریزانانی وەک کاکا و ڕۆناڵدۆی دیاردە بووە. ئێستاش یاریزانی دیاری وەک ڤینیسیۆس و ڕۆدریگۆ و ڕیچالیسۆن و هێنریکی هەیە. بۆیە هاتنی ئەنچیلۆتی زۆر گرنگە بۆ هەڵبژاردەی بەرازیل. لە ئەوروپا من هاندەری ڕیال مەدریدم، بەڵام لای من فلامینگۆ یانەی دڵخوازمە. حەز بە یانەی پاڵمێراس ناکەم. Plays national team. Flamengo my favorite team. Cristiano Ronaldo. یاریزانی دڵخوازی من کریستیانۆ ڕۆناڵدۆیە و نمونەی باڵامە. ئەوەش بەهۆی تۆپی ئاڵتونیۆ نییە، بەڵکو بیرکردنەوەیەکی باشی هەیە و بەردەوام زۆر هەوڵ دەدات. قسەکردن لەسەر کریستیانۆ زۆر قورسە، چونکە پیشەگەرێکی زۆر گەورەیە و ئێستا 41 ساڵە و نزیک دەبێتەوە لە تۆمارکردنی 1000 گۆڵ. Salam alaikum, Brakan. Bye bye. Tawau bu.